ئەم کاتتان باش دیلمان خسترۆم لە بەرنمەیەکی دیکەی ستاتیکاوە لەگەڵ ئێوەی بەڕێزدا دەبم بۆ چوونە نێو وێزگەکانی تەمەنی هونەرمەندێک و شێوەکارێک کە ساڵانێکە خزمەت بە هونەری گەلی کوردی دەکات و هەوڵ دەدات لە ڕێی سروشتە جوانەکەی کوردستانەوە وێنە و نەخش و نیگارەکان بخاتە بەرچاو و بیکاتە ئەزمونێک کە لە ئایندەدا گەنجەکان و نەوەکان بتوان لەسەر ئەو ڕێچکەیە بەردەوامی پێ بدەنەوە. بەردەوام دەبم لەگەڵتان لەگەڵ مامۆستا ناشاد کە ساڵانێکی تەمەنی بەخشی بە وێنەکێشان و لە دەرەوەی وڵات توانی چەندین پێشانگا و چەندین کاری هونەری پیشانی ئەو هاوڵاتیانە بدات. بەردەوامی دەدەم و دەچمە یا ڕووی پرسیارەکانم دەکەمە ئەی مامۆستا ناشاد و لێرەوە وێزگەکانی تەمەنی مامۆستا ناشاد قسەیان لەسەر دەکەم. مامۆستا سپاس بۆ بەڕێزت کە قبوڵت کردین لەگەڵ بەڕێستا چاوپێکەوتن پێین لەسەرتانەکەم دووبارە و ڕێزێکی تایبەتی مەیە بۆ بەڕێستان و بۆ هەموو هونەرمەندان و بۆ هەموو ئەم کارە جوانانەی کە بۆ دواڕۆژی ئەم میلەتە بەڕێوەیە. زۆر سپاس. ئێمەش ئامانجمان لەوەیە کە ستاتیکای بەڕێزت جوانەکانی تەمەنی بەڕێزت بە بیسەر و بینەرەکانی سلێمانی تیڤی بگەێنین. ئەمە ئامانجێکی سەرەکیمانە. من کاتێک کە لە قوتابخانەی کانووسکان بووم دوای نەقلکران بۆ سەورە لەبەرەوەی ماڵەکەمان لێو نزیکتر بوو، دوای بۆ زمڕی شەیدان و منە لە مناڵیەوە هۆگری وێنەکێشان بووم. بەچی ئازانن کە کاتێ لەسەر دەفتەر و بە قەڵەم کە ڕسمێک مەکەی تەلەبەکان لە کاتی دەرزی ڕسما پێش مامۆستا بێت سێچوان دەفتەران بۆ وێنام ڕسممە کرد. باوکیشم سافی کە هەتەوانێ سێ چوار قەڵەم و دەفتەرێکی ڕسم و ئەیبوو بەردەوام بە. ئەمە باش هەموو باوکیەوە ناڵێ بەڵام تەژیعە بوو من. باوکت هونەرمەند بوو؟ نەوەڵا بەس لە هونەرە گەیشت حەزێکی شیعری بۆ بخوێنیتەوە وەنداوە باسی مێژووی بۆ بکەی. ئەو زروفی ئەو وا بووە کەمێک خوێنەواری هەبووە زۆر خوێنەواری نەبوو نەیبوو بەس خۆی کەمێک هەوڵیا بتۆزی فێر بوو. چەند کەس بوون ئەندامانی خێزانەکەتان؟ وەڵای دایکم بوو، بەڵێ کوڕێکی برام و لەوە ئەچێ پێنج کوشتی بێت. ئێستا من زۆر ڕاستە تەمەن درێژ بی مامۆستا. بەس مامۆستا بۆ ناشادە هەڵبژارد؟ وەڵایی برای بەڕێزم ئێمە لە عایلێکی مامناوەندی بووین، بەس خۆم کە بیرم کردەوە تەماشام کرد من کەسێکی ناشادم و هەر من نیم. ئێستا و ناشادا هەمووی گرتووەتەوانێ دەرای ناوە بە من ئەوە با پێ بڵم. بەس مامۆستا تخوا ببوورە پێش بەرنامەکە باسمان لە بڕوا بەخۆبوون کرد. من لە هێزی بەڕێستا ئەمەم بینی کە بڕوات بەخۆت هەیە، یعنی ناشادێک چۆن نتوانێت بڕوای بەخۆی هەبێ، یا ئەمە چی وای کردووە کە ناشاد بڕوای بەخۆی هەبێ؟ من ئەو لەقەبە باوکم پێوتم، دواییش کاتێک گەنجی تێکە و ئافرەتانە شوەکەن ناشادەکە بوو بەڕاست و ئەنجا من لە جاتیوی کرێکاری بکەم لە ماڵەکەی خۆمانە کۆمەڵی وێنم کردبوو ئەو سابە بۆیە ڕۆن ئەم وانە نێزانی چییە کە باوکم ئاوتی ئاوە تێشیاوا دروستکە. مامۆستا باسمان لە باوکی بەڕێست کرد، ینی باوکت نەخوێنەوار بوو بەڵام هەوڵیەیە تۆ ببیتە هونەرمەند. ئەو حەزی لە شیعر و خەڵک بۆی بخوێنێتەوە و حەزی لە ڕەسم و لە هونەر و ئەمانە بوو. وەڵای ترەوە خۆی تەشیعی بووە من
لا مكتبي أزمريش ما مساك مع الكردي علي بخير خرمي بو كريم فلشي بو كريم يقول بردها لبش أنت عبلو يخم دروسكرت شون بو متوصي كهوا فردوني براي بيستون فرد من القيرمي بله أمان فنان همجر رسم ثاني ما مصادي بليبو قاعيش يعبونا منيش زيت من يحزني بوي نامتي بارد هو خسارك بوي ناترس باور بي بالرسم بيكرت شي جو حنا رسو من جا دعائية و بو بازاري عصري لا تطلع دار وتختو بصاور وبلم وأمانة الرسمي مجسم مكرت إلا إيران ولا بغاوة خلق بجملة يكري تمنيش مباشر جاي مخوم عن زينو كوجي مرلو بالستين ما مصطفى لو زينو باسي وكم باشا ما مصطفى باليريا حسن زيرك عفوا شوي حسن زيرك بله افتعودو بو بله وفادك باشا كاتشون بو بعث شويني مشوني بوراني حسن زيرك بو من يتم بو رسمي شينا كم رسمك يمكرت ساڵی چەند؟ هەفتا و دوو بوو وابزانم هەفتا و دوو بوو بردم بۆ نادیەکەی سەرچنار من واقعە بەڕاستی قساکەم لەوێ خەری بێ بە شەڕ لەسەری ئەوەی بوو منەی کڕم ئەوی بوو منەی کڕم ئەو کات هاوتم نانم ئەو کات گەرمەی گەنجەتیت بوو وەڵای کە نازانم چی بوو تەمەنت چەند بوو مامۆستا تەمەنت چەند بوو تەمەن 18 ساڵ 18 ساڵ کەوتمە ڕسمی حەسەن زیرەک بەڵێ ليش خوينا ونابو حزيرك يشكنا ونابو كريم زيرك لا كركوك هاتن لا خانقين و جا خانة كان من ونبو معكم قراوتي لشوي ما حسن زيرك مردوا في جات ولا خدشي خونا شو متعزكي ولو تم رسمك يروزكم خلقي كري انجادوا ايوا عسكري أو وصل من تاختي عسكري من أبو شو بودي أنا اللي بيرسم مكر أتعرف تعرفات اللي وشا كل تحشيني بقول مالي رسم دروس كرت لا اشتاكاني شا جا من بيجوا باش داري كو مالي پێشانگام کرده بوو لە قوتابخانەکانە لە سلێمانی بەڵێ سەرچنار یعنی من جوانە ئەو پرسیارێکە بۆچی ئەوەندە ناشاد لە نێو سەرچناردا خۆیە بینێتەوە یا سەرچنار لە نێو ناشاددا تێکەڵکێش کراوە چونکە بەڕێزم هەموو ساڵێک ئەمە هەمووی نادی بوو کافیتریا بوو مەتحەم بوو وەکو ئێستا نەبوو باشە ئەمە خەڵکی شارە ڕووتیە کرد هایلۆشی هاتن لە باخەکانە نانە نەخوارد منیش ئیشەکەم ئەوە بوو ڕسمی نادیەکان و کافیتریا و چاخانە و مەتحەم و ئەمانەی سەرچنار هەمووی منەم کرد کە شەڕ بوو لەسەر من ئەوەی بوو من پێم وتۆ بوو من پێم وتووە باوەڕ پێ بێ وابزانم لە نادیەک نووسی بووم دێتە گوێم ئاهەنگێکی خۆش لە سانەوە پێنجی سەرخۆش مەجموعەیە کورد و نان خواردەوە وتم مناڵەکان و ئەمانە کە سەیریانە کرد پێکەنین ئەیان من ڕاستەکە وتە دوایەوە شەڕێران وەراق دەستی پێ کرد من لە دێکانی شاوێنی پۆستەر و ئەوانە دەکرد ئەمانەم ئەکرد باشە
لە ئێرانی ژووریان نابوومێ لە پاشیرم وێنم تیاکێشە. مامۆستا بەدل لە وێنەکان زۆر جار تۆ خۆ دەڵێ ئەڵێ وێنەکانم کێشە بەڵام وێنەکانم گەرمیان نەکردمەوەی کە گەرمی کردمەوە سووتانەکەی بوو. ئەوە دوو جار ئەو بەزمەم بەسەر هات ئەوە وێنەیشانە کردومە جوێنێکەوە ئەمبەر بۆچی ماڵی بوو کاکە تۆ خۆ قاچاقی ئەمانە لێرە دامەنێ شەوم بەسەرا و بە قاچاقڕیەکە ڕشم جا سەرما و وردە بەفرەبادی ئاگرم پێ بوو وتم وەکو نەگبەتی کردومی نەجێی خۆم ببێتەوە نەجێی تابلۆکان دەستم کرد وتم با لەسەر لەسەر سەرماشە ڕەخ نەبوو ئەم سووتان جارشکی لە کەلاوەکانە جێی خەوم نەبوو لەوێش سارد بوو دوو جار تا ڕسمم پێ بوو یەکێکم سووتان و خۆم گەرم کردەوە. باش مامۆستا بەسەراتەکانی بەڕێز ناخۆشن بۆ معنایی کە لەگەڵەوەشە هەروازم لە وێنێکی شان و دەرجێی خەڵک نێن. ئەمە بڕوا بەخۆبوونە کە لە بەڕێستا هەیە جوانە دەستە خۆش بێ لە لایەکی کەوە مامۆستا ناشاد پەیکەری بۆ دروستەکرێت لەو کاتەدا کە پەیکەری بۆ دروستەکرێت شەوەکەی لەژێر پەیکەرەکەیان ئەوم بۆ باسکەوە کابراەکە وتی کاکە ئێرە مەمنوعە باشە ئەیوتم ئەوە کێ وتم منە وتی ئەوە ناخوا جان تاکە مەڵگە ڕۆشتم هەقی خۆیەتی کاکەدا عرەسە جێی پێکەرەکە مەبوو جێگەی خۆم نەبوو نەخۆم جێگەم نەبوو ماوەی لە ماڵی سۆفی کەریم بووم. باشە تۆ زەڕوور بوو یا پەیکەرەکە بۆ خۆت زەڕوور بوو یا خۆت پەیکەرەکە لێرە پەیکەرەکە لێرە قسەی خۆمان بێ ئەمەنە شەڕ و ئاژاوە و مشکیلە مرۆڤایەتی قیمەتی نەما. شوێنی پەیکەرەکەیان کردمەوە بەڵام شوێنی خۆمان لێرە مرۆڤایەتی ئەو نرخەی نەمابوو. اینجا بێگومان بە وڵاتی چکش بێرعینەوەیە خەفەتی پێ ناخۆم لە خەسەخانیشە پەنجە بووم پارەی خوشکە زام لەو لاوە بوو سەیرم کە تۆزێ پێکەنی منی بەچی پێکەنی وتم چێ بوو من و تۆ تووشی سەرەتانە من عەل دەرەکەوتوین وتی وەڵای ڕاستە قسەی خۆشم بۆ کرد هەمەی نێرگەزی ژاو ئەفریقا بەڵێ بەیەکەوە بوون کوڕەکانیشی هاتسەران لێیە بەڵام وڕەی زۆر بەخۆت بوو ئەیوو مردن فشێ و بەیەکەوە گردیانی مخابلان کردین منیشتم فشێ مردنی خەرزانیکەیە بابێ بەخێر بێ. ئەمجا مامۆستا بە هەر لە مردنەکەت هێنا پاڕم تخوا ببوورە لە مردن دەترسیت؟ نا. بۆ ناترسی؟ لەبەرەوە هەر من نیم ئەم هەموو پیاوە بەڕێز و ئافرەتە بەڕێزەی کە پێش ئێمە مردوون چیان لیا و منیش ئینسانی خەموو ئەوان بوونەوەرێک حیوانێک ئەوان جەمرێ خەچێکە. باشە مردن چی پێناسەیە کە چۆنەکەوێتە بەرچاوت؟ وەڵایی مردن پێناسەیە کە لەم دنیایە پیاوە بێ و نەرێ شتێکی چاکە و شتێکی پێ بێ کە دوای خۆی نەما وەک مایکلئێنجلۆ وەکو لێوناردو وەکو فانکۆخ وەکو کافکا وەکو نیچە تەماشاکەی خۆیان لە ژیانانین بەڵام باسیەکەن تەلەڤیزۆن پیشانە خەڵک وەکو ئەوە وایە تۆ زیاتر لە کەسێکی خۆشترەوێ کە زیندووە بەناو کەسانە نابێت. ناشاد تەسەورەکە باسی کرێتەوە بەم شێوەیە؟ وەڵایی کە نایکەن مشکلەی خۆیانە من نەخم چی بەس. تا چەند ئومێدە پێدراوە لە چواردەورەکە تا کە ناشاد ئەمێنێتەوە لە لای خەڵک یان لە وێنەکانتە کە بەخشیوتن کە بیاوتە بە هاوڵاتیە لەسەر تەڵەبی هاوڵاتیەک وێنەیەکت کێشاوە؟ وەڵایی مامۆستای بەڕێزم لێرە
ئێمە هونەرمەندمان زۆرە بەڵێ وەکەس باسییان ناکە بەڵێ درۆژی شاعیر و نووسەر و ئەمانشمان زۆرە بەڵێ وەرە تابلوێکی 300 ساڵم بۆ بدۆزەرەوە لێرەنێ بۆ زروفەکەی ئەم خەڵقە وای لێتووە ڕقی لە بۆنەکانی خۆیەتی ئەمجا ئەوە زۆر خەتەرە هەمیشە وژبنانی ئازادینێتەوەکەمان هەوڵیان ناوە ئێمە بۆنەکانی خۆمان خۆش نەوێ و نەر و پێشکەوتن و خۆمان خۆش نەوێ لە باش ڕقی چێک ئێمەش وەکو ئەم مرۆڤانەی ژیان با پێشکەوین ئەلکترۆن دروستکەین موبایل دروستکەین چیمان لە خەڵک کەمترە باش بەتەکیید کە مافێکی سەرەتایی هەر وڵاتێک و هەر تاکێکە کە چیان و با بڵێن ئەوەیەکی خۆی هەبێ لە با بڵێن ژیانێکی سابتی خۆی هەبێ بۆ گەلی کوردیش ئەم ژیانەوە ئاستەکەم زۆر زەحمەت نابێت کە پێشتر مافی هەبووە با بڵێن وڵاتی خۆی هەبووە نەچینە نێو تەفاسیلەکانەوە بەڵام تا چەند لە ڕێی وێنەکانتەوە هەوڵداوە ئەم سروشتە جوانەی کوردستان بە هاوڵاتیان بگەێنیت وەڵی من نەک بە هاوڵاتیانی خۆمان بە دەرەوەش من تەمەنەی خۆم بەڵێ کە تووشی نەخۆشی بووم تووشی ئاساب بووم ئەم وێنانەی کە یەکەم باسی کولتور و دیەکان و مێژووی گەلەکەمان و کۆمەڵی شدەیە نەماوە ئەگەر بتوانم تەمەن ڕێگە بە ئەوەی لە تواناما بێ هەر ئەوەیە دەرجی کابرایی دەتەوێ ناشاد لە تاریکەکانەوە ڕووناکی دروستکات ئەوە زۆر جوانە چونکە هەر لە زەمانی زووەوە پێمان ڕاگەیەنراوە کە بەرەو ڕووناچی بڕۆین پشت لە تاریکی بکەین مانای بەرە پێشکەوت نەڕۆیت بەڵێ وام وێنانەش من زۆری باسی بەسەراتی خۆمەکات نەکبەتی و کوێرەوەری و ئەم شتانە من زۆریشی باسی ئەو خوڵکی جوانە ناکە کە ئێستا نەماوە باسی دیەکانەکە سە زۆر دیوەکو خۆی نەماوە باسی مانی دارەکە و نازانم چی و جل و بەرجی کوردی و کۆمەڵێ ئەلەم وێنانە یانەوە چەخۆتی ژەکاتەوە شتە کۆنانە لە وڵاتانە هەزار ساڵ لەمە پشت ئەمانە کراوە ئەم فلیمانی کە دەرەکرێ زۆری لەسەر جلو و بەرجی ڕامبرات یا وێنەکانی کە ئەم یان سەواریان ماوە کردویانە بە فلیم و کاچی سەیری فلیمەکەکەی وازانی 1500 ساڵیان 1000 ساڵ لەوە پێش باش ئەیبینیت مامۆستا بچمە سەر فەقەرەیەکی دیکە پرسیارێکی دیکە بەڵێ عەشقەکەت چی لێ هات عەشقەکەت چی لێ هات عەشق بەڵێ وەڵای ئەو وەختە باوی فلیمی هندی و ئەمانە بوو ساڵی چەند بەڵێ ئیتر منیژ چەند ئافرەتێکم خۆشویست چەند ئافرەتێ ینی بە ئافرەتێکەوە نەوەستا چونکە ئەمان بە خۆشەویست باشە بە شەخانە بەش و باشە منە ناشادە بوومەوە بەڵێ ئەمەی دووەم عینە شەدەوەی سێم عین شەد مامۆستا چەند جار عاشق بووی چەند جار عاشق بووی وەڵا زۆر جار بەڵام باشتر کە ئیستیفادەم لێ نەکرد مامۆستا ئێستش عاشقی بە چاوەکان تا دیارە بە چاوەکان تا دیارە ئێستش هەر عەشقت هەیە ئێستش خۆی ئەم وڵاتە و ژیان بە جوانەوە جوانە باش ژیانی جوانی کە سەیری خانووی کۆنی جوانەکەی ئەوە عەشقە پێ دەڵێت مامۆستا با پرسیارەکە بەو شێوەیە بکەم کە باسی عەشقم کرد هەستم کرد تۆزە سترێز بوویت چاوەکانە تەڕ بوون بۆ ئەیسان خەفەتی پێخوا بەڵام کە تەمەنەکە بەسەر چوو ئەمە فلیز بووین لات باڵەوانی خوا ئیتر خۆشێ وردەوەدە لە خۆناغانی تەمەنە ئەم شتانە بەزی هەدگارەکە یەکێنێتەوە
ئەژینە بەسەرچێت باشە بەس بە یادگارەکە ئەمێنیتەوە بەس عشقەکەت سیز نەبێت وەگەڵێ باخەکەت بەردەوام بە تەڕی بمێنێتەوە گەشتکە بەسەڕیش بێ ئەوەی کە لە کاتی خۆیان خۆشی میسووە ئێستا ژەر خۆش ماوە ماوە لە ژیانە نایڵم بزانێت پرسیارەکە ئەوەیە لە ژیانە ماوە سەدفەت کردووە یاخود ئەی بینیت وەڵاهی لە 10 ساڵە لە 15 ساڵە جارێکێتەوە بەرچاوم ئیتر من وەختی خۆی ڕسمی بازەکچێکی هندیمە کرد پێم وتو بۆ مەلە تۆچی ئەو یادگارانەمان ماوە باشە لە وێنانە تا هیچ وێنەیەکی ئەوی تایە لە وێنەکان تا ئێستا تیای نییە ناتوکە لە هەرسینە گۆڕامەوە هاتمەوە ئەمان نەتوانن خەڵک بنێرنەوە بەس ناتوانن یارمەتی و بن چی بۆ فەڕەنسا باشە مامۆستا دەمێ پرسیاری ئەوەش کەم چەند وڵات گەڕاویت لە حرب ئێران و عێراقا بەڵێ لە ئێران لە پارکی ئیرەم و لە کەرەچ لەوێ پێش شانگامە کرد و ڕسمەکە دەمفرۆشت و ئەڵەمانیا گەڕاوم چوون بۆ سوید چوون بۆ هۆڵندا لە شمانفۆرت بە بۆنەی ئافرەتێکەوە هونەردۆز بوو قاعی بۆ گرتم تابلۆی بۆ کڕیم ئەوسا بەرنامەکانی شیێنە ئەنجا لە نۆرنبێرگ لە شارەکانی کە لە کافیتریا و نادی و هەنە کەسی توانێت پێیان نەخۆش کە باسی نادیەکەم بەڵام ئازادی خۆشیان بۆچی خۆڵێن وەڵا وێنەم دروزە کرد ئێسەش لە زۆر قاوەخانە کوردیەکان و نادیەکان ویژەکانی من ماوە لە سەجادە و لەم ئاخریشە لە چوون بۆ وەسینە ڕسم لەسەر دیوارەکانە کە ڕسمی کوردی بۆی خەڵک ئێمە بناسیەوەمانە بەڵام بەداخەوەنێ کورتەکە هات ئەی بووە ئەمە چییە ئەم ساخ و داخ و جلو لێرەش لە کۆڵمان نابنەوە خۆی لەسەرەوە پاسی وەرگرتووە میلەتی ئێمە زۆرمان ماوە کە فێری لێ باشە ڕەتفعلی هاوڵاتیان و هاو نیشتیمانیان ێ وڵاتە چۆن بوو یاوێ بەڵێ کە وێنەکەم نەیە کرد بەڵێ من ڕەخم تەلەفۆنی ئەمێ ئەلوانی ئەمێ بۆ ڕسمێ بۆم کە هەدیەی بۆ هێنام ئەچوون بۆ کافیتریاکان کە ڕسم بۆ کردبوون پاران لێ وەرنێگرتم ڕێزێکی تایبەتیان نەگرتم هەتا ڕسم بۆ بڕۆ پیسۆرەکانی ئەوێش ئەم کرد ئەیبر بۆ زانکۆکان من و نەرمەندیم من کوێرەوەری و قەساسی و نەکبەتی و خۆشەویستی گەلەکەم فێری هونەرێک کرد ئەم کاسبی کردم بەڵێ کەواتە ئەکادیمی نەبووی مامۆستا نامە موسا من نەمخۆێنوە نەوخوێندووە و ئەمانەی کە باسی ڕێنواری بیکاسڕۆ و مۆنیت و مایکلنجلۆمان ئەکەم هەمووی کتێب و کڕی و مە و لەبەرم کردو لەوان باشتر نەکڕ لەوان باشتر خوێندویتە وە زەمانی کۆنیش کەواتە مامۆستا گرنگ نییە ئەوەی کە وێنەکەش بێ ئەکادیمی بێ گرنگ ئەوەی حەزەکە بوونی هەبێت خۆ لێوناردو ئەکادیمی نایکلو ئەنجلۆ لەو کاتا قوتابخانەی ئەکادیمۆمانە نەبوو قەشەکان هێناوێنن ئیشیان پێوتووە باش پەیکەریان کردو ئەنجا و پەیکەرانیێوان کردوێتی لەبەرد ئێستا بە خەڵکی ئێستا کەمتر دەکرێت یانە وێنانی کەوان کردوانە بۆ هەزارە ساڵی کەش یادگاری وڵاتێ چونکە هونەر مۆرچی مێژوونەتەوەی مامۆستا سپاسی بەڕێزتانەکەن کە ئەو دەرفەتەتان پێیان بچێنە نێو وێزگەکانی تەمەنی ژیانتەوە بەڵێ سپاس دەکەم منی سپاسی وەکەم شتێکت ماوە کە ئێمە قسەمان لەسەر نەکردو لای بەڕێستەوە گرنگ بێت
بەڵێ بەڵێ ئێستا زۆر دڵم خۆشە بەڵێ ئەو ئافرەتانی جامی ئەو بیست دیان خۆمەتیم یەک وتم باشە بیست دیان دەدەیەن قوڕەکانیش ئێن سەیرێ میواناناکەن کە من لەم تەمەنی پیریە و ئاخریە ئەحمەدە ژیایەکە بۆوان و منیش وەکووان بووم اینجا لێرە ئێمە هونەرمەندی چاکمانێ بەس ما بە کوردیەکەی پێ بڵێم ئەو بایەخەیە ئەگەر ئەو بایەخەیە بێ مارزمانە بێ مەتحەفێکمانە بێ کە بگەڕێن بە شوێنی شەمسی حەسەن فەلاح ئەی 100 ساڵ پێشە و 200 پێشە و ئەوان کاکە تابلۆی 1500 ساڵ 2500 ساڵ ماوە ئێمەی 300 ساڵمان نییە مامۆستا ماندوم کردی سپاس بۆ بەڕێستان من سپاسی بەڕێستانەکەم وەی وادارم کە سوودان لەم وێنانە وەرگرتی بێ و وێنەکانیش بگرنەوە با وڵاتیان بیبینن و زیاتر هۆگری فەن و ئەمانە بن چ پێویستی یارمەتیەکیش بێ من مژوشیانەکەم و لەگەڵ ڕێزمە تەمەند درێژ بی ئینشەڵڵا وەی وادارم کورد بغز و ڕق و چینە لە دڵیانە نەمێنێ فێری لێبڕین چەند خۆشم کابراایکی تاوانبار ئافوکەم چەند ناخۆشە بیکوژم ئاگ لێ سەرگەردان بکەم ئەفووی کە هەتا مردن ئاوا بۆکە خوش ئافوو دەکا دووبارە سپاس من لەمەیە سپاسی بەڕێستانەکەم بەڕامەی ستاتیکا لەگەڵ ناشاد تۆمار کرا لەم بەڕامەیەدا هەوڵماندا وێزگەکانی تەمەنی ناشاد بە ئێوەی بیسەر و بینەری سلێمانی تیڤ بگەێنین هیوای تەندروست باشی بۆ بەڕێزیان دەخوازین و بە هیوای بەردەوامی هیوادارین هەموو لایەک باش بن و دوور بن لە بەڵا ئاسوودە بن و لە سلێمانی تیڤەوە خواتان لەگەڵ